پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە فەرمایشتێکی زۆر عەظیمە ئاوە لە خزمەت هاوڵانە دانیشتووە ئەفەرمێ ئەم پەیامە گەورەی کە ئێستا ئەبرێ بەڕێوە لەناو ئێوە پێوتێ نبووەت کە پێغەمبەر مابێ صلی الله عليه وسلم ئەوە زەمەنی نبووەتە ئەفەرمێ ئەم زەمەنی نبووەتە چەندێ خوا مەیلی هەبێتیاتانە ئەمێنێتەوە دوای ئەوە زەمەنی خلافەتی ڕاشیدە دێ لە دوای زەمەنی خلافەی ڕاشدە زەمەنی مولکی عاض دێ مەلیکایەتی عاض وشەی عاض هەندێک وایان لێک داوەتەوە بە عەض و بە قەبلیان داوەتەوە بەس ئەو قسەیە غەڵەتە واتە مەلیکایەتێکی شەدید دێ تون دێت زەمانێکی زەحمەتی دێ بەسەرتانە ئەفەرمێ دوای ئەوە حتا خوا قەراری دابێ ئەو مەلیکایەتی ئەمێنێتەوە ئینجا مڵکێکی جەبریەت مڵکە جەبریەکە بەبێ هیچ توانە و دەسەڵاتی ئێوە نەفەر لە دوای نەفەر بە دواتانە دا ئەندرێ ئەفەرمێ ئەمە ئەمێنێتەوە لە دوای ئەم مڵکە جەبریە خوا دەرویەک لە موسڵمانان ئەکاتەوە دوای ئەوەی مەشیئەتی هەیە جارێکی تر خلافەت لەسەر منهەجی نبووەت ئەگەڕێتەوە کە عولەما ئەڵێن ئەو زەمانەیە تەمهیدی ئەوە بکرێ کە خلافەتی ڕاشیدە جارێکی تر بگەڕێتەوە لەسەر منهەجی نبووەت و ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم سیادە و قیادەی جیهان بکاتەوە جارێکی تر چکە بڕگەی فەرمایشتەکە هاتووەتە دی تەنها بڕگەی ئەخیریان ماوە بڕگەی ئەخیریش حتمما دێتە دی حتا ئەم مولکی جەبریە فەرموون دوای ڕوخانی خلافەتی ئیسلامی مولکی جەبری دەستی پێکرد چکە ئێستا بە هیچ ئیرادەی ئومەتی ئیسلامی تیان نییە کاتێکەوە کەسێک ئەکرێ بە گەورەی ئومەتی ئیسلامی کەسێک دائەنرێ کەسێک لا ئەبرێ مەلیکی ئەهێنرێ ئەمیری ئەبرێ هەشتێک دەسەڵاتی ئومەت خۆی نییە ئیجبار کراوە ئومەت لەژێر ئەو بارەیە بۆیە لە دوای ئەمەوە ئیلا زەمەنی فەتحی گەورەیە کە خۆی گەورە دەرو لە ئومەتی پێغەمبەر ئەکاتەوە صلی الله عليه و آله وسلم و جارێکی تر ئەم ئومەتە کەوێتەوە سەر قاچەکانی خۆی و بەهێز و بەتوانە لەسەر منهاجی خلافەت و منهاجی نبووەت جارێکی تر دەسەڵاتی جیهان ئەگرێتەوە دەست